بەناوی خوای گەورە سڵاوتان لە ببینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوەیەکی دیکەی ئەنجامدا. کۆبوونەوەکە ئەمڕۆیی پەرلەمان تایبەت بوو بە پێکهێنانی لیژنە یاسایی پەرلەمانی کوردستان. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنە یاسایی پەرلەمانی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا ئینفۆگرافیکێک لەسەر پێکهاتەی لیژنە یاسایی پەرلەمانی کوردستان دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین سەرنجی بەڕێزتان لەسەر دەستپێکردنەوەی دانیشتەکانی پەرلەمان بە شێوەیەکی گشتی چ هەڵبژاردننیستی سەرۆکایەتی و چ کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمانیش چییە؟ سڵاو لە بینەران و لە هاوڕێکی دیشمان لە شاری هەولێر. کۆبوونەوەکان لە ڕووی یاساییەوە لە ڕاستیە بە تایبەتی کۆبوونەوەی یەکەمیش تێبینێکی لەسەر نییە، بەڵام لە ڕووی سیاسیەوە تێبینەوەی لەسەر بوو. ئەوەی کە هەڵبەتە ئەوەش کە یەکێتی زیاتر ئەو قسەیە کات کە مە بڕای منی ینی ڕەنگە مافێکیەوە تۆشی نەبێت لە ڕووی ئەوەی کە ئەو قساناکات، چکەوان خۆیان لەگەڵ پارتی ڕێکەوتبوون و خۆشیان ڕۆژی کۆبوونەوەکان دیاری کردبوو، بەڵام دەرەنجام بەهۆی ئەم مەسەلەی محافزەی کەرکووکەوە کە بە بڕای من وەکو جۆرێکە لە بەهانە یەکێتیەگیری بەهەرحاڵەوە شتێکە کە پەیوەندیدارە بە یەکێتی پارتیەوەکەوە بەڕای من ئەم دوانە دوو ڕووی دراوێکن و هەرگیز یەکتری جیا نابنەوە. باش، ینی بەس دکتۆریانی کۆبوونەوەکە هێشتەی شوباتە پەیوەندی بەڕێکەوتنی یەکێتی و پارتی و نەگەڵ یەکێتی و پارتی و گۆڕانەوەیە؟ نا بەتاکید ئەوان ڕۆژی کۆبوونەوەکان دیاری کردبوو، لە 5 شوباتە لە 5 شوباتە دیاریان کردبوو. من وەکو ڕای شەخسی خۆم ینی پێشتری ژووتومە، من خۆم لەگەڵ ئەوان نەبووم زوتنەوەی گۆڕان بەشداری کابینە بکەم، لەگەڵەوە بووم ئۆپۆزیسیۆنێکی فعال بێ لە دەرەوە و قیادەی هەموو ئەو هێزانە بکە لە دەروی پارتی بێژێتین. بەرحەڵ ئەمە ڕووی نەداوە پەیوەندیدارە بەو با بڵێن کەسانەی کە ڕێکەوتنیان کردووە و با بڵێن خۆشیان تەحمولی ئەنجامەکانیەکەن. ئەوەی کە بۆ من گرنگە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لە ڕاستیدا دیسان لە ڕووی با بڵێن قانونی و سەیریکەی بە دڵنیای پێشەلکردنی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، چکەوە پێی مادەی 28 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەڵێ دوای 25 ڕۆژ لە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان دەبێت لیژنەکان بەیەکەوە، ینی ئەو 15 لیژنەی کە ئێستا هەیە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان بەیەکەوە هەڵەبژێرێن. و من نەشم زانیوە لە خولەکانی پێشووە کە عورفێکی وا هەبوو بێ بە تەنها لیژنەی یاسایی هەڵبژێردراوێت، چکە پەرلەمان ئاتە یا پێش بەپێڕەوە بەڵێ لە خولی ڕابردوو دوای ئەوەی کە لە 34 2014 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەو کاتە هەڵبژێردرا 24 بەڵێ ببوورێت 34 انتخاباتی مەجلیسی مەحافەزات و ئەنجومەنی نێرانی عێراق بوو، بەڵێ 24 لە دوای ئەوە بەڵێ لە لیژنەکان هەر هەمویان بەیەکەوە
هەر بە پێی بەرکەوتەی فراکسیۆنەکان سەرۆکایەتی و جێگر و بڕیاردەی لیژنەکان دیاری کران، دواتر ئەندامان دیاری کران، دواتر ئەندامان لە ناو خۆیانە سەرۆک و جێگر و بڕیاردەیان هەڵبژار و پاشان ئەمە برایە کۆبوونەوەیشی پەرلەمانەوە دەنگدانی لەسەر کرا. ئەوەی کە ئەمڕۆ کراوە بە دڵنیایی پێشەلکردنی مادەی 28 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە کە دەبوو لیژنەکان هەمویان بەیەکەوە بژێردرانەیە دوای 25 ڕۆژ لە یەکەمین دانیشتنی خۆی ساڵەنگە بڵێن ئەندێک بڵێن بەهانەیەوان هەبێت کە 25 ڕۆژ تێنە پەرەوە 25 ڕۆژ تا 15 سێ ینی ئایا مەجالیەوە نیە تا 15 سێ لە 18 شوبات تا 15 سێ هەموو هەڵبژێردرێت؟ ئەم وەرزی گرێدانە تەواو بەیانی بەس بەیان و دوو بەیانی ماوە چکە لە یەکی سێوە وەرزی گرێدانی بەهارەیە هەر ئەم ڕۆژ سەرۆشی پەرلەمان ئەوەی ئێلان کرد کە ڕۆژی هەینی کۆبوونەوە ئەکرێت بۆ وەرزی گرێدانی بەهارە. ینی ئەمە لە ڕاستیە ئەمەی کە ئێستاکە هەیە جۆرێکە لەو پەلەکردنەی لە مەسەلەی ئیشکردنی پەرلەمان بەمبەستی تەفعیلکردنەوەی یاسای سەرۆکایەتی و بۆ پێکێنانی سەرۆکایەتی هەرێم و ڕاستپاردنی حکوومەتوانە کە دوای قسەی لەسەر دواتر دەگرێت و لای بەڕێز کاتۆرە بچین هەورێت لای ڕووپاخان زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. سەرتاگەر لەوە دەست پێ بکەین ئەمڕۆ وردەکاری دیاریکردنی لیژنەی یاسایی چۆن بوو و چۆن ئەم لیژنەیە بە دیاریکراوی یەکلا کرایەوە؟ ئەندنی ئەم دەرفەتە ئیمڕۆ لە دانیشتنێکی نائاسایی پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارەیەکی نائاسایی پەرلەمانی کوردستان کە مەبەستی پێکهێنانی لیژنەی یاسایی ئەم دانیشتنە ئەنجام درا. لەم دانیشتنە طبعاً پێش دانیشتنەکە سعاتێک پێش دانیشتنەکە دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان بوو. لەوێ هەر فراکسیۆنەی کاندیدی خۆی بۆ لیژنەی یاسایی خست بۆ ڕوو و لە ڕۆژی سێشەمەی ڕابردووە کە داوا لە فراکسیۆنەکان کرابوو کە کاندیدیان بێنن بۆ فۆرمی کاندیدیان بێنن بۆ ناو دانیشتنی فراکسیۆنەکان بۆ ئەوەی بە پێی بەرکەوتەی فراکسیۆنەکان بەپێی بەرکەوتەی فراکسیۆنەکان لیژنەی یاسایی پێک بهێنرێ. ئەوە بوو لە دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان بەپێی سیستەمی دابەشکاری لیژنەی یاسایی تەوافقی لەسەر کرا و پاش تەوافقەکە هێنرایە پەرلەمان و لەوێ دەنگدانی بۆ کرا. طبعا لیژنە هەمیشەییەکان کە ژمارەیان 15 لیژنەیە، هەر لیژنەیەک بە پێی پەیڕە و نابێت لە 5 ئەندام کەمتر بێ و لە 11 ئەندامیش زیاتر بێ. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کە بەندە بەرکەوتەی فراکسیۆنی کۆمەڵە لە لیژنەی یاسایی واتە ئەنداممان هەبووە لە لیژنەی یاسایی بەپێی مادە 28 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەڵێ کە لە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی بۆ ماوەی 25 ڕۆژ لیژنە هەمیشەییەکان پێک دەهێنرێن. باز لە لیژنە هەمیشەیەکان بەگشتی دەکات کە لە ماوەی 25 ڕۆژ دەبێت پێک بهێنرێن. ئەمە لە کاتێکدا کە ڕۆژی هەینی دانیشتنی ئاسایی پەرلەمان بۆ وەرزی گرێدانی بەهارە دەست پێ دەکات، بەڵام لە ماوەی فی کل ئەحوال دەبێت لە ماوەی ئەو 25 ڕۆژە لیژنە هەمیشەییەکان پێک بهێنرێن. بەڵێ بەس بە دیاریکراوی بۆ نمونە پارتی کە 4 ئەندامی بەرکەوت لە لیژنە یاسایی بۆ نمونە یەکێتی نیشتیمانی 2 ئەندام، بزوتنەوەی گۆڕان ئەندامێک، نەوەی نوێی ئەندامێک، کۆمەڵی ئیسلامی ئەندامێک و پێکاتەکانیش 2 ئەندامیان هەیە. لەسەر چ بنەمایەک ئەمە یەکلا کراوە؟ ئایا لە پەیڕەوی ناوخۆ ینی دیاری کراوە بە پێی بەرکەوتی هەڵبژاردننی یاخود چۆن ینی ئەم ئەندامانە یەکلا کرانەوە؟ بەڵێ بخۆی لە پەیڕەوی ناوخۆ دەڵێ بەپێی ینی باسی لەوەی دەکات بەپێی بەرکەوتەی فراکسیۆنەکان ئەمە چۆنی یەکلا کراوە لە دانیشتنی سەرۆکی فراکسیۆنەکان دیارە کە بەپێی دابەشکاری بۆ هەردە ئەندامێکی پەرلەمان لە فراکسیۆنێک ئەندامێکی لیژنەی یاسایی بەردەکەوێت کە پارتی دیموکراتی کوردستان 45 کورسی هەیە لەگەڵ سۆشیالیست لەوێ ئیتیفاقێک دەکەن کە بەیەکەوە بن 46 کورسی پەرلەمانیان دەبێ
و پێکهاتەی مەسیحیەکانیش لەوێش کە نووسراوێک ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دەکەن کە ئێمە بە 6 کورسی هەمومان بەیەکەوە دەبێت ئەندامێکمان هەبێ بۆیە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ سۆشیالیست 4 ئەندامی بەردەکەوێت کە 4 ئەندامی بەردەکەوێت یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئامادەی دانیشتنەکەی پەرلەمان نەبوو 2 ئەندامی بەردەکەوێت بەڵام هەڵ نەبژێدرا چونکە ئامادە نەبوو بزوتنەوەی گۆڕان 1 ئەندامی بەرکەوت کە 2 کورسی ماوەشی مایەوە و هەروەها پارتی لەگەڵ سۆشیال کورسیەکی ماوەی ماوە و هەروەها کۆمەڵی ئیسلامی کە ئەندامێکی بەرکەوت نەوەی نوێ ئەندامێکی بەرکەوت کورسیە ماوەکان کامیان زیاتر بوو ئەوە ئەو ئەندامی کە دەمێنێتەوە بەبەر ئەو دەکەوێت بۆیە پارتی دیموکراتی کوردستان بەو 6 کورسیە لەگەڵ سۆشیالیست کە دەمێنێتەوە بەپێی ئەو ڕێکەوتنە ئەندامێکی کیان بەردەکەوێت ئەو ئەندامی خۆی بەخشیوە بە تورکمانەکان و تورکمانەکان ئەندامێکیان لە لیژنەی یاسایی بەرکەوت. بەڵێ یعنی بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن بووە بەڵام دەبێت ئاماژە بەوەش بکەین لە پەیڕاو ناتوانین بڵێن بەپێی بەرکەوتەی هەڵبژاردن بووە چونکە لە خاڵی پەیڕاو باز دەوە دەکات کە فراکسیۆنەکان بەپێی بەرکەوتەی فراکسیۆنەکان ئەندامیان دەبێت لە لیژنەکان نەک بەپێی ئەو تەوافق و یاخود هاوپەیمانی دروستکردن. سۆشیالیست کە ئێستا لێرە چووە هاوپەیمانیەکی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کە بوونەتە هاوپەیمان بەڵام خۆ نەبوونەتە یەک فراکسیۆن یاخود پێکهاتەی مەسیحی کە بوونەتە هاوپەیمان بەڵام نەبوونەتە یەک فراکسیۆن بۆیە فراکسیۆن بەپێی بەرکەوتەی فراکسیۆن نەک هاوپەیمانیەتی ئەندامیان بەردەکەوێت بۆیە ئەمە ناتوانین بڵێین ئەمە خاڵی پەیڕەویە چونکە بەپێی بەرکەوتەی فراکسیۆنەکانە نەوەک بەپێی هاوپەیمانی دروستکردن. بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزت دکتۆر سەبارەت بە لیژنەی یاسایی دابەشکردنەکە چۆن بوو خولی ڕابردوو شەر بەم شێو و پارتی مەسەلەن زۆرترین ئەندامی هەبێ لە لیژنەی یاسایی؟ بەڵێ بێگومان لە بەرۆی پارتی لە ڕاستیە لە خولی پێش و شاهەر فراکسیۆنێکی هەنگەوەتی فراکسیۆنی پەرلەمان بوو 38 ئەندامیان نەبوو 3 ئەندامیان بەرکەوتە بوو لە لیژنەی یاسایی یەکێتی نیشتیمانی 2 ئەندامی بەرکەوتە بوو فراکسیۆنی ئێمە گۆڕان 2 ئەندامی بەرکەوتە بوو فراکسیۆنی یەکگرتو ئەندامێک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەندامێک و خوشکبرایانی مەسیحی لەگەڵ پێکهاتەی تورکمان ئەوانیژەشی ئەندامێک بۆ 11 ئەندامی کردبوو بەڵام ئەوەی ئەم جارە لە ڕاستیە ینی خاڵی ناپەیڕەوی زۆرتیایە هەم بە دڵنیایی لە پێڕەوە باسیەوە نەکراوە بەپێی بەرکەوتەوە تەوافقات و ئەمانە هیچی لە پێڕەوە باس نەکراوە لە پێڕەوە عادەتا لیژنە 2 مەرجی بۆ دانراوە ئەندامی لیژنە بەپێی پسپۆڕی و پێی خواست و ئارەزوو ینی پسپۆڕی لەگەڵ خواست و ئارەزووی ئەو ئەندامی کە ئاچێتە ئەو لیژنەیەوە ئەم دووشتە زۆر ڕەکیزەی ئەساسین بۆ هەڵبژاردننی لیژنە بەڵام لەبەرەوەی لیژنەی یاسایی دڵی پەرلەمانە بەڕاستیا و بەتایبەتی بۆ ئەم خولە بەپی ئەم پێڕەوە تازەیەشی کە هەیە پەرلەمانە بەداخەوە پێچێ بەشی زۆری ئەو هاوڕێیان هێشتا دیقەتەوە پەیڕەوەکەیان نەخوێن دەبێتەوە لەم خولە ئەندامی پەرلەمان بۆی نییە پرۆژە یاسا پێشکەشکە ئەندامی پەرلەمان بەڵێ بە پێم پەیڕەوە نوێیە ئەندامی پەرلەمان بۆی هەیە پێشنیازی پرۆژە یاسا و پێشنیازی پرۆژە بڕیار پێشکەشکە هەر بە دیاریکراوی لە تەبەن مادەکانی 78 بۆ دواوە مەسەلەی یاسادانانە لە مادەی 78 تا خاڵی یەکەمەڵێ حکوومەت یانی دەسەڵاتی جێبەجێکردن ئەولەویەتی هەیە بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسا و بڕیار و هەر پرۆژە یاسا و بڕیارێکیش حکوومەت جێبەجێیکە ڕاستەوخۆ ئەچێتە بەرنامەی کارەوە و خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت بەڵام خاڵی دووەم ئەندامەکان ئەندام بۆ سەرەوە بۆ مافی پێشکەشکردنی پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاریان هەیە و ئەم پێشنیازی پرۆژە یاسا و بڕیارانە ئەچێتە بەردەم لیژنەی یاسایی و دواتر بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کە کۆمەڵێ مەرج دانراوە بابلین مەرجەکان زۆرن لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیاری کراوە بە تایبەتی لە مادەی 79 4 مەرجی داناوە بۆ پێشکەشکردنی پێشنیازی پرۆژە یاسا و بڕیار کە ئەندامان پێشکەشیەکەن کە هیچیان بەڕاستی زۆر مەتاتیە مەتاتیە ئەوەی شەڵێ نابێت پێچەوانەی دەستور و یاسا و بەرژەوەندی گشتی بێت
یعنی ئەم با بڵین دەستەواژەی بەرژەوەندی گشتیە لە ڕاستیە لیژنەی یاسایی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بەیەکەوە هەماهەنگی ئەەکەن لەسەری بە بڕوای من زۆرترین پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاری ئەندامانی پەرلەمان لەم خولا ڕەتەکرێتەوە. باشە بەس خەلەکە لێوە نیە لە خولی ڕابردوو کە ئەمە چەسپێنراوە کە پێشتر ئەو بزەم هەردە پەرلەمانتارێک مافیەوەیانە و پرۆژە یاسایەک پێشکەش بکەنەوە. جا من وەڵامی وا دەمەوە طبعاً خۆی ئەنی وەکو مەبدەی گشتی بێگومان لەبەرەوەی پرۆژە یاسا دوایی ئەبێ بە یاسا و ئەم یاسایە ئەبێ دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ بکە بێگومان ئەولەویەت ینی بەگشتی دەتوانین بدەی بە حکومت بۆ پێشکەشکردنی پرۆژە یاسا بە تایبەتی ئەو پرۆژە یاسانەی کە تەبعاتی مالیان هەیە کە لێکەوتەی داراییان هەیە شێک لەو شتانەی کە تۆ با بڵین پێشکەش یەکەیت بە تایبەتی ئەگەر قورسایی دارایی بخاتە سەر دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێی ناکایسە بۆ نمونە ئێمە لەم خولی ڕابردوو مەسلەی بیمە و مەسلەی سۆشیال یاخود ئەوەی کە کابانی ماڵ هەموو ئەمانەمان کۆ کرد بۆ بە تەمان هاوکاری هەموو فراکسیۆنەکان حکومت بەڕوون و ڕەوانی وتی من ناتوانم ئەمە جێبەجێکەم ئەمە بش بێ بە یاسا من ناتوانم جێبەجێکەم لەبەرەوەی ئەمە لێکەوتەی دارایی هەیە قسەکەیم لەسەر ئەوەیە بێگومان دەسەڵاتی جێبەجێکردن ئەولەوێتی هەیە لەم کارە بەڵام نەک لە هەموو شتێکە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابوو ئەم پەیڕەوە ڕاستە خاڵی زۆر باشیتایە بەڵام خاڵی زۆر کەم و کورتیشیتایە من بەش بە حاڵی خۆم ئەتوانم تەبریەی موقیفی خۆم بکەم بۆی کە من دەنگم لێاو بەم پەیڕەوە دەنگم پێ نەداوە لە زۆر تێبینیم هەبووە و تێبینەکان هەمووی لە پرۆتۆکۆلی پەرلەمانە هەیە هەرچ کەسێ مەبەستی بێ پرۆتۆکۆلی پەرلەمان جارە لەوەی کە پێشتر دە پەرلەمانتار دەیانتوانی پرۆژە پێشکەش بکەن وایە ڕەتیش نەکرایەوە ڕەتیش نەکراوە جیاوازەکە ئەمەیە خولەکانی پێشوو دە پەرلەمانتار یاخود دەسەڵاتی جێبەجێکردن هەردووچیان هاوشان بوون و هەردووچیان پرۆژە یاسا و بڕیاریان پێشەش کرد و ڕەت نەئەکرایەوە و ڕاستەوخۆ ئەچووە با بڵین دەستەی سەرۆکایەتی و خوێندنەوەی یەکەمی بۆ کرا پاشان بە پێی لیژنەکان حواڵی لیژنەکانە کرا و دواتر راپۆرتی دووەمی لەسەر خرایە و تا هاتۆ ناو هۆڵی پەرلەمان بەڵام ئەم جارە ئەو پرۆژە یاسا و بڕیار هەر جاش کراوەتەوە بۆ ئەوەی دەسەڵاتی جێبەجێکردن نووسراوە پرۆژە یاسا و بڕیار بۆ ئەوەی پەرلەمان نووسراوە پێشنیازی لە مادەی 78 خاڵی دووەمە ئەندامان مافی پێشکەشکردنی پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاریان هەیە یعنی لەوەی دەسەڵاتی جێبەجێکردنا وشەی پێشنیاز بەکار نهاتووە بەڵام لەوەی ئەندامانە وشەی پێشنیاز بەکار هاتووە پێشنیاز عادەتە قابلی ئەوەیە قبول بکرێت و قابلی ئەوەیە ڕەت بکرێتەوە بەڵام لە هەمان با بڵێن کە بۆیە کە ئەوەی کە من وتم لیژنەی یاسایی دڵی پەرلەمانە لەبەر ئەوەی لە مادەی سیە و لە مادەی 47 ئەوانەی کە پەیوەندیدارە بە لیژنەکانی یاساییەوە ئەمان باڵین لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان بەیەکەوە ئەم مافەیان هەیە و بە تایبەتی ئەگەر بێت و ئەو پرۆژە یاسایە ئەو خاڵانەی تیان نەبێ کە لە مادەی 79 جێگیر کراوە کە 4 مەرجە ئەگەر هەر پێشنیازی پرۆژە یاسا و بڕیارێک یەکێک لەو 4 مەرجەی تیان نەبێ کە لە مادەی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە دەقراوە ئەوە لیژنەی یاسایی بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆیان هەیە ئەو پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاری کە ئەندامان پێشەشیان کردووە ڕەتیکەنەوە بەمە لە ڕاستیدا ئەم جارە یان ئەتوانین بڵین دەسەڵاتی تەمەن لیژنەی یاسایی خۆی هەمیشە دەسەڵاتی هەبووە دەسەڵاتێکی زۆر گەورەی هەیە لیژنەی یاسایی هەر بۆیە هەموو فراکسیۆنەکان شەڕی لەسەرەکەن و بەڵام بەپێی ئەم پەیڕە ناوخۆیە دەسەڵاتی زۆر زیاترە وەکوتم بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی دەتوانێت پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاری ئەندامان ڕەتکاتەوە بڕوای من زۆرترین ڕەتکردنەوە لەم خولا ڕوەدات. بەڵێ سوپاس دەکەم. ڕووپاک خان سەبارەت بەوەی کە هۆکاری چیە لە کۆی لیژنەکانی پەرلەمان لیژنە هەمیشەیەکان بۆ تەنە ئەمڕۆ ئەم لیژنەیە پێکێنراوە بۆچی هەمویان بەیەکەوە پێک نێنراون دەگرێتەوە بۆی کە ڕێکەوتنیان لەبارەوە نەکرابووە خۆکارەکەی چی بوو؟ خۆی وەکو مامۆستا بەڕێز باسی کرد لیژنەی یاسایی دڵی پەرلەمانە
گەر لیژنەی یاسایی نەبێ ناتوانینە پێشنیازی یاسا لە ئەندامانی پەرلەمانەوە وەنە پرۆژە یاساش لە حکوومەت وەلو کە ئێستاش حکوومەت متمانێت لەلایەن ئێمەوە پێ نەدراوە بۆیە پرۆژەی حکوومەت نایەتە پەرلەمان چونکە متمانێت لە ئێمە وەرنەگوتۆ لەو خولەی ئێمە تا پرۆژەکانی بێتە پەرلەمان حکوومەتێک پرۆژەی دێتە پەرلەمان کە ئەو خولا متمانەی دابێتەوە حکوومەتە بۆیە گەر لیژنەی یاسایی نەبێ پێشنیازی یاسا بە فلتەری یاسایی دانەڕواڵ ناوی لیژنەی یاسایی ناتوانێت بچێتە پەرلەمان بچێتە ناو کۆبنەوەی پەرلەمان و تەسلیم بە لیژنەی مختەڵ بکرێ بەڵام مانای وان نییە لیژنەی یاسایی جیا بکرێتەوە بە تەنها پێک بهێندرێ بێ ئەوەی لیژنە هەمیشەیەکانی تر لەگەڵ ئەو کە لە مادە 28 پەیڕەو باس کراوە کە لیژنە هەمیشەیەکان لە ماوەی 25 ڕۆژ دوای هەڵبژاردن دەستە سەرۆکایەتی پێک دەهێنرێ مانای وانە لیژنە یاسایی جیاکەیەوە بە تەنها پێکی بهێنی بێ ئەوەی لیژنەکانی کە پێک بێنی بەڵام گرنگ ئەوەیە لە ماوەی ئەو 25 ڕۆژە تەواوی لیژنە هەمیشەیەکان لەسەری ڕێککەون و هەروەها پێک بهێندرێن بەڵام گرنگترین لیژنە یاساییە گەر لیژنە یاسایی نەبێ لیژنەکانی کە هیچ کارێکیان لە پەرلەمان پێ ناکرێت بۆیە لەو ڕوانگەیەوە گەر لیژنە یاسایی لە پێش لیژنەکانی کە هەبێ ئەوە معقولە بەڵام دەبێت لە ماوەی ئەو 25 ڕۆژە لیژنەکانی کەش پێک بهێندرێن و هەڵبژێردرێن باڵێ زۆر باشە بە سەبارەت بە دەنگدانی ئەمڕۆ ئەمەسەر فراکسیۆنێک ئەندامی بەرنەکەوت من گوێم لە سەرۆکی فراکسیۆنەکە بوو لە باسی لەوە کرد کە هەموو لایەنەکان تەنانەت باسیەوە کرد کە وەکو کۆمەڵ زوڵمتان لە ئەوان کردووە و بەشدارن لە هیچ زوڵمێک کامڕۆک هیچ پێدامایە زوڵمتان کردووە لە لایەنێک کە دەنگتان داوە و لایەنێک کورسی بەرنەکەوتووە؟ دەست خۆش بێ پرسیارێکی زۆر باش بوو ئێمە وەک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەرۆکی فراکسیۆن چەند ڕۆژێک لەمەوبەر پەیوەندی بە سەرۆک فراکسیۆنی هەمان ئەو فراکسیۆنێک کە باسی دەکرد پەیوەندی پێوە کردووە کە ئێمە با هەماهەنگ بین و ئێمە شتێکی وا بکەین کە تەواوی فراکسیۆنەکان بە پێی بەرکەوتەی خۆیان ئەندامیان لە لیژنەی یاسایی هەبێ بەڵام بەڕێزیان سەرۆکی ئەو فراکسیۆنێک کە باسی دەکەی ڕەتی کردوتەوە گوتوێتی ئێمە حەلی دەکەین ئێمە قسە لەگەڵ فراکسیۆنی تر دەکەین و هەر ئیمڕۆژ پێش ئەوەی بچنە ناو کۆبوونەوەی سەرۆک فراکسیۆنەکان ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ و سەرۆکی فراکسیۆن دیسانەوە باسی لەوە کردوتەوە لەگەڵ ئەو فراکسیۆنێک کە باسی دەکەی با ئێمە هەماهەنگ بین هەر شتێک پێویست بکە ئێمە بۆ ئێوە دەیکەین هەتا بگاتە حاڵەتی بایکۆتکردنیش ئێمە گەرمەترسی لەسەر دەرچوونی ئەندامی ئێمە شەبێ ئێمە ئامادەین بایکۆتی بکەین بەس بۆ ئەوەی ئێوەش ئەندامێکتان لە لیژنەی یاسایی بەرکەوێ و بەلایانی کەم زوڵمتان لێ نەکرێ بەڵام ئەو هەر هیچ ئامادەیەکی نەڕیوە و لەوێش کە ئیتیفاق کراوە بەڵێ ینی بۆی ڕوون بێ ئێوە داوای هەمانگیتان لە فراکسیۆنی یەکگرت و کردووە کە ینی ژمارەی وەکو ئەو پەیمانێک تێکتان لێ یاخود چی ینی بۆەوەی کاوانیش لیژنێ ئەندامێک وەربگرن بەڵام ئەوانەوە هەمانگییان ڕەت کردوتەوە ینی چی بوو؟ ئێمە دەبێ ئاماژە بەوە بکەین بۆی بە ئینسافەوە یعنی قسەکان بکەین فراکسیۆنی یەکگرت و بە 5 کورسی پەرلەمانی حەق وا بوو ئەندامێکی لە لیژنەی یاسایی هەبوو بە و ئێمەش ئەو حەقەمان یعنی لەبەر چاوگرت بوو بۆ ئێمە قسەمان لەگەڵ کردن کە ئەگەر پێویست بکە دەنگی خۆمان بخەینە پاڵ دەنگی ئێوە بۆ ئەوەی ئەو مافەتان لێ زەود نەکرێ خود ئەو مافەتان لێ نەخورێ کە هەماهەنگ بین لەگەڵ یەکتری و هاوڕاتانین و ئامادەین هەر شتێک کە ئێمە بکرێ ئێمە ئامادەیمان دەربڕیوە و هەروەها هەتا آخر حاڵەت کە حاڵەتی بایکۆتکردنە لە ناو هۆڵی پەرلەمان بایکۆتی هۆڵی پەرلەمان بکەین ئەگەر ئەندامی ئێمەش دەرنەچێ ئێمە ئەو هەموو هەنگاوە چوینە پێش لە فراکسیۆنی یەکگرت و وەلێشی پەشیمان نین و بۆ هەنگاوی داهاتوش بۆ لیژنەکانی تریش ئێمە هەمان ڕئیمان دەبێ چونکە هەر فراکسیۆنێک نەک هەر فراکسیۆنی یەکگرت هەر فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان بزانین کە بەرکەوتەی خۆی لە لیژنەکان یاخود بۆ نمونە پێشنیازی یاسایی هەیە لە خزمەتی خەڵکە ئێمە هەماهەنگ و هاوکار دەبین جا چ جای ئەوەی کە 5 کورسی پەرلەمانی هەیە و ئەندامی نەبووە لە لیژنەی یاسایی ئێمە هاوکار بووین بەڵام ئەوان بۆ خۆیان نەهاتوونەتە پێش لەو هەنگاوەی کە ئێمە لەیان چوینە پێش
بۆیش ئەم ئەنجامە ڕوویداوە هەروەها لەناو هۆڵی پەرلەمانیش کە باسییان لەوە کردووە جێمان لێ بووە کە ئێمە دەنگماندا بێ بە بەرچاوی ئەوانەوە لە دژیوان یەک پاکێج بووە لیژنەی یاسا یەک پاکێج بووە نۆ ئەندامی تیا بووە تەنها دووی یەکێتی تێدا نەبووە هیچ ئەندامێکیوانی تێدا نەبووە کە ئێمە بین ئێمە تەنها دەنگمان بە ئەندامی خۆمان داوە چونکە یەک پاکێج بووە دەنگمان لە دژی ئەندامەتی ئەوان نەداوە کە ینی لەناو هۆڵی پەرلەمان شتێک نەهاتۆتە پێش کە دژایەتی وام بکە بۆ کە ئێمە دەنگی پێ بدەین بۆیە ئەم شتانە هیچی وان نییە لەگەڵ ڕێزم بۆ ئەوەی کە گوتراوە. بەڵێ باشە بەڵام پێدوانێ ینی ئەو باسییان لەوە کە زوڵمیان لێکراوە بەس پێشتر ینی باز لەوە کرا کێوەکانتان نەبوو بۆ جێگیری دووەمی سەرۆکی پارلەمان کەوان وەکو فراکسیۆنەکەی خۆیان ئامادە نەبوون دەنگ بەکانی دەکەیەوە بدەن ئێوە ئەوەتان بە زوڵم ناوبرد؟ بەڵێ نەخێرمە بە هیچ زۆرێک چکار فراکسیۆنی ئازادا مووقیفی چ دەبێ یان چۆن چ دەکات لەناو هۆڵی پەرلەمان ئێمە کاندیدمان هەبوو بۆ جێگری دووەم و فراکسیۆن هەبوو کە خۆی داوای لە ئێمە کرد کە ئێمە کاندیدمان هەیە بۆی دەنگمان پێ بدا بەڵام ئەو فراکسیۆنی گرتووم ئامادە نەبوو دەنگ بە ئێمە بداوە هیچیش بە زوڵممان نەزانی چونکە فراکسیۆنێکە خاوەن ڕئی سەر بەخۆی خۆیەتی خاوەن مووقیفی سەر بەخۆی خۆیەتی بۆیە ئێمە لە هیچ پێم وایە بەرنامەکان نەباسمان کرد لەنە ناو خەڵک نە بووە دەنگۆیەک چونکە خۆیان ئازادن لە بڕیاری خۆیان لە مووقیفی خۆیان لە کار و پرۆژەی خۆیان و ئێستاش دووپاتی دەکەم و ئێمە هەماهەنگ دەبین لە هەر کار و پرۆژەک کە خزمەت بە خەڵک بکە هەر فراکسیۆنێک پێشکەشی بکە و هەر فراکسیۆنێک کە بزانین زوڵمێک لە ناو پەرلەمان لێ دەکرێت ئێمە پشگیری دەکەین بەڵام ئەگەر ئەو فراکسیۆنە خۆی نێوێ ینی زەمبی ئێمە چیە ئێمە چی بکەین؟ سپاس دەکەم زۆر سپاس دکتۆر سەبارەت بە لیژنەکان ینی بۆچی لیژنەکانی پەرلەمان پێشتر 22 لیژنە بوو بەڵام ێستا کەم کراوەتەوە بۆ 15 لیژنە بەڵام ناوبڕێکمانێت دوای ناوبڕەکە دەگەڕێن بۆ لای بەڕست بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێک و دەگەڕین وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزان تی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بەتامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینێرانی بەڕست دکتۆر پێش ناوڕەکە باسیەوەم کرد بۆچی ئێوە لە پەیرەوە تازەکە وەکو خولی ڕابرد و ئەندامانی خولی پێش پەرلەمانی کوردستان پێشتر 22 لیژنە بوو ئەم جارە بۆچی کراوەتە 15 لیژنە؟ لە ڕاستیە لە خولەکانی ڕابردوو زۆر جار ئەوە نییە بە پێی واقع و بە پێی ئەوەی کە شتێک زاڵ بووە لەو کاتە لیژنەیان دروست کردبوو. ئەین تۆگە بێنە بەرچاوی خۆت لە خولی یەکەم و دووەم 19 لیژنە بووە پەرلەمانی کوردستان. ئەو پەیڕەوەی ترکە من زۆر دقەتم نابوو زۆر ینی فۆتۆکۆپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی میسر بوو لە ناویان بەتایبەتی لە کام خۆیڕەوە ئەوەی کە تا خولی ئێمە ئەوەی کە لە خولی چوارەم پەیڕەو دەکرا. بەڵێ ئەوەی لە خولی یەکەم و دووەم و سێم و چوارەمیش پەیڕەوکرا دەقەتوانم بڵێم فۆتۆکۆپی پەیڕەوی ناوخۆی میسر بوو بەتایبەتی لە خولی یەکەم و دووەمە چکە هەمان ینی پەیڕەوی ناوخۆی میسر 19 لیژنە بوو ئەمە ئێرەش 19 لیژنە بوو دواترەوە بوو لیژنەی
داکۆکیکردن لە مافی ژنان کە مەسەلە وەکوتم بە پێی سەردەم مەسەلەی ژنەی مافی مرۆڤ ئەم دوو لیژنەی بۆ زیاد کرابوو لە ڕاستیە لیژنەکان یعنی هەم زۆر بوون هەمیش تایبەتمەندیەکانیان زۆر لەیەکەوە نزیک بوو سە بۆ نمونە مافی بەکاربەر زۆر بە ئاسانی دەتوانین لەگەڵ تەندروستیا یەکی بخەیت چکە پەیوەندیدار بە کواڵەتی کۆنتترۆڵەوە و زۆر بە ئاسانی دەتوانانی ئەم دوانەیە بخەیتوانە مەسلەی لیژنەی کۆمەڵایەتی و کاروباری خێزان و منداڵ و ئەمانە دەتوانانی زۆر بە ئاسانی لەگەڵ هەم مافەکانی مرۆڤ هەم داکۆکردن لە ژنان یەکی بخەیت یعنی مەسلەی با بڵێن پێکداچوونی تایبەتمەندی لیژنەکانی چە بوو لە هۆکارانەی کەوای کرد لیژنەکانی لیژنەی هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان کەم بکرێتەوە بەڵێ بەس ئێستا بەس بڵێن 15 لیژنەی هەمیشە بەس لیژنەی کاتیش لیژنەی کاتی بەپی ینی ئەو با بڵێن حەدەسی ڕوەدا بۆ نمونە تۆبارانی کوردستانە کرێت لە ئەم دەوڵەتانی ئێران و تورکیاوە یاخود حەدەسێکی تر ڕوەدا یا شتێک لە ناو پەرلەمانە ڕوەدا پێویستی بەوە هەیە با بڵین لیژنێشی بۆ دروست کرێت بە دواداچوونکەن و وردەکاری بکەن و بگەنە ڕاستیەکان و ئەم راپۆرتە بێنەوە عەرزی پەرلەمانی کوردستانی بکەن ئەوە لیژنە کاتەکان لەسەر ئەوان دروست دەکرێت و زۆر ئێستا دەسەڵات درراوە بە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستانی بە پێیان پێڕەوە ئەوانش دەتوانن بۆ پێی تایبەتمەندەکانی خۆیان لیژنەی کاتی دروست باش بەس هەموو لیژنەکان نابێت لە 5 کەس کەمتر بێ و لە 11 زیاتر بێ ئەمە بۆ هەموو لیژنەکان ڕاستە بۆ هەموو لیژنەکان ڕاستە بەڵێ لە هیچ لیژنەیەک نابێت لە 5 کەمتر بێ و لە 11 زیاتر بێ لەبەرەوەی پەیوەندیدارە بە دەنگدانەوە و پەیوەندیدارە بە دروستکردنی نیسابەوە بۆ کۆبوونەوەی بۆ لە ناو لیژنەکانیشە پرۆژە یاساکان بە دەنگدانێک لا دەکرێتەوە بێگومان لە ناو لیژنەکانیشا پەیوەندی هەموو شتێک بە دەنگدانێک لای دەکرێتەوە ینی ئەوەی کە ئەو میکانیزمەی کە دیاری کرێت بۆ دەنگدان لە ناو پەرلەمانی کوردستانە بە هەمان شێوە بۆ لیژنەکانیش دیاری ئەوە ڕاستە و ئەند لەسەر داوای با بڵین ژمارەیەکی دیاریکراو لە ئەندامان لیژنە بۆی هەیە کۆ بێتەوە لەسەر داوایەک لە سەرسی ئەندامان ئەمانە هەمووی لە پەیڕەوەکات دیاری کراوە باشە بەس سەبارەت بە پێکهاتەکان ینی ئێستا جار هەم لە لیژنە یاسایی بۆ نمونەکە تازە تەشکیل کراوە دوو ئەندامیان هەیە و ئەم لە سەرۆکایەتی پەرلەمانیشە مەسەلەن ئەگەر دروست بێت جێگیری دووەمیان هەیە بەڵێ خۆی ئەم جێگری دووەمە ڕاستە لە پێڕەوەکە هەیە بەڵام لە یاسای هەڵبژاردننی ژمارەیەکی ساڵی 92 هێشتا هەر سکرتێری پەرلەمانە ئەنی ئێستا کامە دروستە لە ڕووی بێگومان یاسا زاڵترە یاسا لە مەرکەبەوە بەڵێ پەیڕە و لە ڕوانگەی ینی یاساکەوە داڕێژدێ و یاساکە بنەمای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەمە ژەبێ معالەجە کرێ ئەبێ یاسای ژمارەیەکی ساڵی 92 یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕووی یاسا وا دروستە بڵێ سکرتێر بەڵێ بێگومان لە ڕووی یاساییەوە سکرتێر دروستە بەڵام ڕووی پێڕەوەکەوە جێگری سەبارەت بە مافی پێکهاتەکان لە ڕاستیە ئەم ینی من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم بڕوام وایە هەمومان هاونیشتمانی ئەم وڵاتین و من زۆر طبیعیە بەلامەوە ینی هەر هاونیشتمانیەک لە کوردستانە باڵاترین پۆستی هەبێ کە پۆستی سەرۆکی هەرێمە یا سەرۆکی حکوومەتە یا سەرۆکی پەرلەمان کە ئەمانە پۆستە هەرسیادەکانی هەرێمی کوردستان بەڵام ئەم مەسەلەی پێکهاتانە لە ڕاستیدا خۆشە لە ناو پێکهاتەکانیشان ملاحەزەیان هەیە لەسەرەوەی کە ئێستاکە تەڕەفێک بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان کە ئەمانە لە بەرژەوەندی خۆیان بەکارێنێ و لەمە بەڕاستی پارتی بێژێتی تاوانباری یەکەمن و ئەمە یەکەم جار 5 کورسی بوو ینی لە خولی یەکەم و دووەمە 5 کورسی بوو ساڵی 92 کە 95 یەکەم جار هەڵبژاردننی پەرلەمانی بۆ تورکمان و مەسیحی و ئەرمەن 5 کورسی بوو دواتر بەپێی ئەوەی کە ئیتفاقی استراتیجی کرا لە ساڵی 2005 کە پارتی بێژێتی بەیەکەوە ئیدارەکانیان بەحساب بەشقڵی یەخستەوە و پەرلەمان خولی دووەم دەست بەکار بوو لە مانگی یەشی 2005 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کرا و کاتە ئەندامێکی مەکتەبی سیاسی هێشێتی سەرۆکی پەرلەمان بوو لەوێ هاتن هەمواری ئەوەیان کرد پێکهاتەکانیان لە 5ەوە کرد بە 11 و ئەمە لە ڕاستیە ئێستا بووە بە با بڵین باڵانسێکی زۆر باش بۆ پارتی دیموکراتی کوردستان و بە تایبەتی لە ئێستادا هەم زۆرە ئێستا ئێمە ئەگەر سەیری عێراق بکەین لە کۆی 329 کورسی پارلەمانی عێراق 9 کورسی بۆ کۆتاکان دانراوە لە 329 کورسی لە 18 پارێزگا نێمە بە 4 پارێزگاوە پێ زۆرە دانرا هەر کاک حەشیم لە ڕاستیە ژمارەی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەر بۆ خۆی زۆرە یعنی ئێستا منە پرسم لە
لە هەموو ئەوانەی کە 111 ئەندامی پەرلەمانیان دیاری کردووە بۆ پەرلەمانی کوردستان کە یەکەم جار 105 ئەندام بووە لەسەر چ بنەمایە دیاریان کرد هیچ بنەمایەک نییە هەزام چ بنەمایەکە جارێکە بنەمای دانیشتوانە با بزانین ئایا سەرژمەنی کراوە لە هەرێمی کوردستانە ینی بۆ بڕوای من هەر بۆ خۆی ئێمە لەم خولا لە کاتی پەیڕەوەکە زۆریش قسەمان لەسەر ئەوە کرد لە ڕاستیە کە ئەم ژمارەیە زۆرە بۆ هەرێمی کوردستان 111 پەرلەمانتان کە ژمارەی ئەندامانی پەرلەمان خۆی زۆر بێ بە دڵنیایی بۆ پێکاتەکانەوە دوو جار ئەتوانم بڵێم ئەو ژمارەیە زۆرە و ئەمە وەکوتم ئێستا تەرەفێک لە قازانجی خۆی بەکاری هێنێ و ئەمە پێکاتەکان خۆیان نیان شاردوێتەوە ینی پێکاتەکان بە تایبەتی و پێکاتانەی کە لە ڕووی حیزبیەوە حیزبەکانیان نەبوون بەدەستەمۆی پارتی وێشێتی و بە تایبەتی پارتی ینی ئەسڵەن داوایان نەکرد کە قایمەی دەنگدانی تایبەتی خۆیانیان هەبێ ینی بۆ نمونە ناکرێ خەڵک لە پێنجوێن دەنگی تورکمانی هێنابێ یاخود لە سۆران یا لە شوێنێکی تر دەنگی تورکمانی هێنابێ بۆیە ئەمە هەر خۆیان ئەو پێکاتانی کە وەکوتم کە بەڕاستی بڕوایان بە دیموکراسی هەبوو بڕوایان بۆەوە بوو کە دەنگی ڕاستەقینەی پێکاتەکانی خۆیان بوون بە داوای ئەوەیان نەکرد کە پێویستە ئەم پێکاتانە تۆمارێکی تایبەتی دەنگدانی خۆیانیان هەبێت بۆیە بەڵێ بێگومان هەم ژمارەی ئەندامانی پەرلەمان زۆرن هەم ژمارەی ئەندامانی بەرکەوتی پێکاتەکانی زۆرن کە ئێستاکە بە دڵنیایی ئەم جارە پارتی وێچەتی ئەوەشان چەسپان کە بۆ ئەبەدیتر لەمە دووە لەو دەستەی سەرۆکاتیەکیان لەوانە بێت. ڕووپا خان بگەڕین و لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی لیژنەکان کە سەرۆک و جێگر و بڕیاردەریان هەیە بۆ لیژنەی یاسایی ئەمڕۆ دیاری کرا؟ بەڵێ بخۆی بە پێی پەیڕە و لە لیژنەکان لە نێوان خۆیان سەرۆک و جێگر و بڕیاردەر هەڵدەبژێرن لە ماوەی یەک هەفتە لە دوای پێکهێنانی لیژنەکە لە ماوەی یەک هەفتە لەسەر بانکهێشتی سەرۆک لیژنەکان سەرۆک و بڕیاردەر و جێگر هەڵدەبژێرن بۆیە ئیمڕۆ ئەو بانکهێشت هاتووە ئیمڕۆ قسە لەسەر ئەوە کراو نەکۆبووینەوە لیژنەی یاسایی. بەڵێ بەس سەبارەت بە بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی تەناو ئەوان ینی بە بەتاڵی ماوەتەوە شوێنی ئەندامانی یەکێتی نیشتیمانی ئەوان خۆیان هیچ ئەمڕۆ هیچ بەشدارێکیان نەبوو لە بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان لە دانیشتنی نائاسایی و نە لە کاتی هەڵبژاردنی دەستەی سەرۆکایەتی بەشدار نەبوون بۆیە جێیان بە بەتاڵی ماوەتەوە ئیمڕۆ تەنها نۆ ئەندامی لیژنەی یاسایی بە دەنگی زۆرینەی ئەندامان دەنجی لەسەردرا و هەڵبژێردرا و ئەو لیژنەیە پێکات جێی دوو ئەندامەکەی یەکێتی جێیەکەی بە بەتاڵی ماوەتەوە و تا ئەو کاتێک کە فراکسیۆنی یەکێتی دێتەوە پەرلەمان و بەشداری دانیشتنەکانی پەرلەمان دەکات. بەڵێ دووبارەوانیش دەبێت دەنگیان پێ بدرێتەوە لە ناوهۆڵی پەرلەمان؟ بەڵێ بخۆی بەپێی پەیڕەومادە 28 دەڵێ بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان لیژنە هەمیشەییەکان هەڵدەبژێردرێن. دەنگدانەکەش دەنگدانی ئاشکرا بوو و ئیمڕۆ دەنگدانی ئاشکرا بوو نەک دەنگدانی بڵم نهێنی نییە چونکە لیژنەکان بە دەنگدانی ئاشکرا پێک دەهێنرێن. بەڵام کاک حەچیم پێم باشە ئاماژە بە شتێکی تر بکەم ئێمە لە چوارچێوەی پرسیارەکە نییە بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک ئێمە پێویستمان بەوەیە چونکە تەناقوزات لە بینی پەیڕە و هەندێک خاڵی پەیڕە و یاسایی ژمارەیەکی ساڵی 1992 هەڵبژاردن هەیە بۆیە پێم وایە ئێمە پێویستمان بەوەیە لە یەکەم ئیشمان هەمواری یاسای هەڵبژاردن بکەینەوە و هەروەها ئەوەش دەمەوێت ئەوش بخەمە ڕوو بۆ بینەران هەر خولێکی پەرلەمان لە بیدایەتی کارەکانی لیژنەی یاسایی پەیڕەوێکی ناوخۆ وەکو دادەڕێژێ وەکو کاری پەرلەمان چۆن کاری لەسەر بکا بەپێی ئەم پەیڕەوە بۆ 4 ساڵی ئایندا کە دێتە پێشت بەڵام ئەوەی ئێستا کە جێگای قسە لەسەرکردنە ئەوەیە کە خولی ڕابردوو لە کۆتاییەکانی خولەکەی پەیڕەوێکی داڕشتووە ئێمە ئێستا لەسەری دەڕۆین کە مەفروض وایە ئێمە ئێستا ئەم خولە تازەیە پەیڕەوێک لە سەرەتای کارەکانمان پەیڕەوێک بۆ خۆمان بنووسینەوە بەڵام
پێش پەیڕەوەکە دەبێت هەمواری یاسای هەڵبژاردننی ساڵ 1992 بکرێ اینجا پەیڕەوێک بە خۆمان بنووسینەوە بۆ ئەوەی کاروباری پەرلەمانی خۆمان لە چوارچێوەی لە سیاقی ئەم پەیڕەوە و بەدەر نەبێ و تەناقوز نەبێ لەگەڵ یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 بە هەموارەوە کە ئێستا پێم وایە لە پێشینەی کارەکانمان وەکو لیژنەی یاسایی ئەم کارە بێت. باشە بەس سەبارەت بە لیژنەکان کە ڕەتاوی پسپۆریەت دەبێت بە پێپێرەوی ناوخۆ پسپۆریەت هەبێت لە مەسەندانان یاندامانی لیژنەکان یعنی ئەمڕۆ پەیڕەو کراوە بەنسبەت لیست ئەوەی کۆمەڵ ینی خۆتان یاساین کە کراون بە ئەندامی لیژنە یاسایی بۆ لیستەکانی تریژەمە پەیڕەو کراوە؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ من خۆم خەریجی قانونم دەرچووی قانونم و 5 ساڵ پارێزەرایەتیم کردووە ئەمە پەیڕەو کراوە وەکو فراکسیۆنی کۆمەڵ لە هەندێک فراکسیۆن ئەوەی کە معلوماتم هەبێ بەڵێ پەیڕەو کراوە بەڵام لەسەر هەمویان زانیاریم نییە کە پسپۆڕیان چییە طبعاً حەز و خولیاش هەبووە لیژنە یاسایی چونکە گرنگترین لیژنەیە دڵی پەرلەمانە بۆیە پێم وایە سەرجەم فراکسیۆنەکان حەز و خولیای ئەوەیان هەبووە کە ئەندامیان لە لیژنە یاسایی هەبێ پسپۆڕی و شارەزایی ژێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ پەیڕەوی ئەو خاڵە پەیڕەویەوەمان کردووە بۆیە من وەکو دەرچوویەکی قانون مڕەشەح بووم بۆ ئەو بەشە دەنا پەرلەمانتاری تریشمان هەبوو پەرلەمانتاری بەتوانامان هەبوو بەڵام ئێمە وەکو فراکسیۆن پسپۆڕی شارەزاییمان ڕەچاو کرد بۆیە بەندا مڕەشەح بووم بۆ لیژنە یاسایی. باشە بە سەبارەت بە کۆبوونەوەی داهاتووی پەرلەمان کە لە یەکی سێ بەڕێوەچێت دیارە کارنامەی کۆبوونەوەکەی پەرلەمان دانیشتەکەی پەرلەمان چیە پەرلەمان چی دەکات؟ تەنها ئەوڕۆ لە ناو کۆبوونەوەی پەرلەمان سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندکەوە یەکی سێ دانیشتنی ئاسایی پەرلەمان ئەنجام دەدرێ بە مەبەستی گرێدانی خولی بەهارە ئەمەش بەرنامەی کار بۆ ئەو مەبەستە بوو بەڵام تا ئێستا بەرنامەی کارمان بۆ نەهاتووە نازانین ینی دانیشتنی ئاسایی پەرلەمان لەسەر چییە بەڵام ئەو مەبەستە کە ئەوڕۆ ڕایگەیاند ئەو مەبەستە نازانین جا بەرنامەی کاری تر هەیە یان نە. بەڵێ بەس ئەمڕۆ کەیش کار لەسەر لیژنەی یاسایی دروست بوو مەسەلەن لایەنەکان هەموو دەیانویست مەسەلەن ئەندامیان هەبێت لەو لیژنەیە یعنی ئەمە پێ دوایە بۆ لیژنەکانی دیکەش دووبارە دەبێتەوە یاخود لیژنەی سیادی هەیە لە ناو پەرلەمانەکە لایەنەکان زۆر مەبەستیان بێ کە ئەندامیان تێیدا هەبێ یاخود لە دیاریکردنی سەرۆکی لیژنەکانی شکال دروست نابێت. بەڵێ بخۆی دەبێت لە دیاریکردنی سەرۆکی لیژنەکان چونکە ئێستاش لیژنەکان کەم بوونەتەوە پێم وایە ئیشکالیت لەوانەیە زیاتر بێ ئێستا 15 لیژنەیە ژماری لیژنەکان هەر لیژنەی سەرۆک و جێگر و بڕیاردەری دەبێ طبعاً هەموو فراکسیۆنەکان بە پێی بەرکەوتەی خۆیان داوای ئەوە دەکەن کەوا سەرۆکیان لە لیژنەکان هەبێ یاخود جێگریان هەبێ و بڕیاردەریشیان هەبێ بەڵام هیوادارم کە ئەو لیژنانە پێک هات وەکو لیژنەی یاسایی نەبێ بە پێی بەرکەوتەی فراکسیۆنەکان کە بەپێی سیستەمی دابشکاری لیژنەکان بەبەر فراکسیۆنەکان بکەون یاخود ئەو فراکسیۆنانی کە کورسی پەرلەمانیان هەیە لە لیژنەیەک مەحروم کراون لە لیژنەیەکی تر قەرەبوویان بۆ بکرێتەوە و هەروەها لە سەرۆک و جێگر و یاریدەدەریش ڕەچاوی بەرکەوتەی فراکسیۆنەکان بکرێ بۆی ئیشکالیت دروست نەبێ بۆی بە ڕوحیەتێکی هاریکاری ئێمە بتوانین زۆرترین خزمەت بە خەڵکی کوردستان بکەین. بەڵێ سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە پەرلەمان پێ دوایە ئەم ئیشکالی کە پێشتر لە خولی ئێوە بۆی دروست و پەرلەمان پەخرام جارە دووبارە بێتەوە لەو بڕوانیم بۆ ئەمە دووبارە بێتەوە چەنە هەرێمی کوردستان هیچ گرنگتێکی تیان نییە بەڵام ئەگەرەوە مەسەلەکە پارتی دیموکراتی کوردستان بێ و پارتی دیموکراتی کوردستان زۆرینەیەشی زۆر مڕیحی هەیە ئێستاکە لە پەرلەمانی کوردستانە 45 کورسیە ناوە تاوانەوە حەقی خۆی نییە بە دڵنیایی ئیترەوە پارتی وێچەتی هەمیشە لەسەر مەسەلەی تەزویر و لەسەر مەسەلەی ئەوەی کە بەداخەوە خەڵک نەچوو بۆ دەنگان
بەرحاڵ 45 کورسی هەیە لە پەرلەمانی کوردستانە و لە دەستەی سەرۆکایەتیشا باڵا دەستا و لە لیژنەی یاساییشا باڵا دەستا بە بڕوای من هیچ ئیشکالێک دروست نابێت لە لیژنەکانی تریش لە هەمویان ئەم ئیشی بەم دوو شوێنەیە لە ڕاستیدا ئیشی بە دەستەی سەرۆکایەتیە و لەگەڵ لیژنەی یاساییە شکەوەکو وتم لەبەرەوەی ئەندامەکانی تر و لیژنەکانی تر بۆیان حەقی با بڵین پێشکردنی پێشنیازی پرۆژە یاسا و بڕیاریان هەیە و ئەمەش لیژنەی یاسایی بە ئاسانیت توانێت ڕەتی کاتەوە و وێسەر ناو لیژنەی یاساییش زۆرینەیە بە دڵنیایی سەرۆکی لیژنەی یاساییش بەر پارتی دیموکراتی کوردستان ئەندامی هەیە بە بڕای من بە نەتیجەیەکێتیش و ئەوانی تریش ینی بەشێک لەوانی تیژەش لەپاڵ پارتی دیموکراتی کوردستان بەس سەبارەت بە سەرۆکی پەرلەمان ئەگەر بۆنم نەگەرێکێتی ئێستا بخسە لە سەرەوەی وەری نەگرێتەوە گە وەریشی بگرێتەوە دووەندامی دەستی سەرۆکایەتی دەستەی سەرۆکایەتی هەرچیشان بێت توانێت پەڕێنن و ئەوە دەسەڵاتی ینی سەرۆکی پەرلەمان لەوێش بێت ناتوانێت ڕێگری لە نەخێر لە خولی ڕابردووانە بوو لە خولی ڕابردوو سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان دیارترین نمونە مەسەلەی کۆبوونەوەی بستێ حوزەیران بوو جێگری سەرۆکی پەرلەمان و کاتە لە پارتی دیموکراتی کوردستان بوو نەیتوانی کۆبوونەوەکە بوەستێنێ نەخێرەمان دەسەڵاتی مشتەرەکە پەرلەمان پێویستی بە دوو هەموو کۆبوونەوەیەک پێویستی بە دوو واژۆی لەو سێ کەسەیە کە ئیمزای لەسەر باش ئەی سەبات بە یەکێتی نیشتمانی پێدوایە تا کوێ دەڕوا لەگەڵ بە بۆچینی بەرەوەکو چاودێرە ینی ئەم بایکۆتکردنە تا کوێ بەردەوام دەبێت من لە ڕاستیە ڕێی تایبەتی خۆم لەسەر پارتی وێچێتی بە بڕای من ئەمدوانە دوو ڕوو یەک دراون و ئەمانە ئێستا ڕاستە گروپێک لە ناوێچێتیا دروست بووە کە مەسەلا 16 ئۆکتۆبەریان کردووە مەسەلا ئەوەی کە هەرچەنە پارتی ئەڵێ ئێمە ئیتفاقمان نەبوو لەسەر ڕێی جمهوری عێراق ئەوان ئیتفاقیان شکانووە مەقسەی پارتیە لە نێوان دوو کەوانە گروپێک دروست بووە لە ناوێچێتیا ینی کە ئەیانەوێت تەحەدا بکەن و ئەیانەوێت ئەوە بکەن بەڵام ئەمە کاتی خۆی ئیتفاقمان لەگەڵاکردن کە بۆی ئەوە بەڵێ بێگومان ئەو هاوسەنگیە سیاسیە ڕاگرین ینی لا سەنگەکە بکەینەوە بە هاوسەنگێکی سیاسی ئەوە بوویەتی پەشیمان بووە لە ئیتفاقەکەی لەگەڵ بسوودنەوەی گۆڕانە بەرحاڵ بە بڕوای من ئەمانە بەرژەوەندیەکانیان ئەمەندە چووە بەیەکە بە نەتیجە بە بڕوای من ڕێیەکەون مەسەلەکە کاتە لە خولی پێشوشا خۆیەتی ئەم گەمەیی کرد ئەوە بوو لە نەهاتە دەستەی سەرۆکایەتی و سکرتێری پەرلەمان ئەو کاتە بەر یەکێتی کەوتبوو بەجێ هێشت و لە دوای ڕفراندۆمەکە وەریگرتەوە و نەها بەحسابی لە ناو حکومەتە بۆی من نەچمەتە حکومەتەوە بۆیە بە بڕوای من ئەمە گەمەیەکە گەمەکەش دەسەر کات وەستاوە و بە دڵنیای پارتی وێژێتی بە نەتیجە ڕێئەکەونەوە بەڵام ئەوەی کە زۆر خراپە بۆ ئەم خولەی پەرلەمانی کوردستان لە ڕاستیە بە بڕوای من ئەم خولە بە ئیمتیاز خولی حکومەتە بێت چکە لەبەرەوەی یان یەکێک لە گرفتە هەرە سەرچەکانی ئێمە لە هەرێمی کوردستانە کە ئەوەیە ئەم پەرلەمانە لە ڕووی ڕقابیەوە ناتوانێت لێپرسینەوە لە حکوومەتەکان وەڵام لە ڕووی ڕقابیەوە بێگومان تەمان لاواسترین ڕقابی پەرلەمان مەسەلەی پرسیارە لەم پەیڕەوە زۆر بە خراپی ماوەڵی لەگەڵا کراوە کە دیسان هەم لیژنەی یاسایی هەم دەستەی سەرۆکایەتی دەتوانن پرسیار ڕەتکەنەوە و مەسەلەی سەحبی سیقەش کەیتر ئەوە دڵی با بڵین ڕۆڵی چاودێریکردنی پەرلەمانە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێویستی بە دوو لەسەر سێیە و بۆ لێسەندنەوەی متمانەش لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران 76 پەرلەمانتار و بۆ ئەندامانی ئەنجومەنی وەزیرانیش 56 ئەمە بە هیچ جۆرێ لە پەرلەمانی کوردستانە بە تایبەتی لەم خولا دروست نابێ لەبەرەوە ئەم خولا بە ئیمتیاز ئەبێ بە خولی حکومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پێشوو پەرلەمانی کوردستان کە زۆری سەرەکی لەگەڵ مابووی هەروەها ڕووپاک ئەحمەد ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مابووی. سپاس بەوەی بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.